سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خراپنی بەڕێستانەکەم. من کە ناوم ڕێدین فایق ساڵحە، دەرچووی بەشی کیمیام کە ماوەی 2 ساڵە خەریکی پیشەی عەترم، لەگەڵەوەی کە بڵین ئەم پیشەی عەترم لەگەڵ بەشی کیمیایە نزیکە، کە تایبەتە بە گرتنەوەی بۆنە جیاوازەکان کە نزیکەی 80 جۆر عەترم هەیە کە توام لەو 80 جۆرەش بەرهەمی جیاوازتر، ینی بۆنە بیکەم بە 140 عەتری جیاواز کە بیکەم بە براندێک بۆ خۆم. من بە تاک خۆم ئەیفرۆشم و بە ڕۆژ خەریکی ئامادەکردنی عەترەکانە بم بۆ منە بۆ مارکێت و نۆرینگە و ڕێکخراوەکان و مزگەوتەکانیش کە هەیە بۆ تەڵەبە و هەدیەیان ئەوێ و بۆ مارکێتیش مەسەن سەرتا وەسڵ بە وەسڵە هەر نەگرت لە هەڵەبجا، ینی بۆ زۆربەی شارەکان عەترم بەرهەم هەیە لەوێ تاوەکو بڵێن بە پێی فرۆش بێتتر داو کە بازار خێراترە تر وەسڵ نامێنێ، بەڵام تر وەکو خۆم بە تاک ئەیفرۆشم بەشەوە و بە جوملەیش بۆ منەیبم بۆ شوێنەکان ئیتر هەر لە 1000ەوە هەتاوەکو 5000. ئەو بۆنەی کاکسامان ئەمەیە، ئەمە 3 بۆنی جیاوازە. ئەم 3 بۆنە جیاوازە چڕیەکەی لە 175، یعنی بە هەر 3 بۆنەکەوە کە تێکەڵمان کرد چڕیەکەی 75. ئەمە چۆن بزانین مانەوەی زیاترە؟ چڕیەکەی کە تا چڕیەکەی زیاتر بێت، چڕی عەترەکە ڕۆحە ئەسڵەکە تا زیاتر بێ مانەوەی زیاتر ئەبێ، بەڵام ئەگەر بێت و چڕیەکەی کەمتر بێ ئەو کاتە مانەوەی کەمترە بەڵام بڵاوبوونەوەی زیاترە. ئێمە بژیومە هەر لەسەر عەترەیە، چکە ناڵم بە تاک خەریکم و بە کۆ خەریکم، ئەو هەر هاوڵاتیەکیش بێ هەر دەرچووی کۆلێژێکیش بێ ئەگەر بۆ نمونە بڵێ من تازە هەری دامەزراندنم نییە خۆی ئیشێکدانی بۆ خۆی، من سەرەتا کە دەستم پێ کرد 4 بۆنی جیاوازم هەبوو، یعنی 4 بۆنی جیاواز دوای ئەوە کردم بە ئەلحەمدولایە بەرەبەرە هەنگاو بە هەنگاو وەکو ئیمامێکە فەرمێ ساڵی یەکەم کە تۆ تەنها دەستێکی بە ئیشێک زەرەرە، ساڵی دووهەم مایەکاریە، تر ساڵی سێیەم لەو بەدواوە ئەبێتە قازان. خۆم بە ڕۆژە عەترەکان حازر ئەەکەم و بە شەویشا بە زۆربەی شەوەکان چمە تەنیش مزگەوتی شافعی لەوێ عەترەکان دەفرۆشم بۆ خۆم. ئەوەی کە زۆر گرنگ و ئەساسە کە کڕیارەکان بزانن ئەویش ئەوەیە ئایا دووشتە، یەکەمیان قیاسی بڵێن قیاسی بتڵەکە پلاستیکەکە بیاخۆ شوشەکە چەند سیسی ئەگرێ، بڵێ چەند مڵ ئەگرێ، چەند سیسی ئەگرێت، چەند غرام ئەگرێ، هەر یەکشتە چەند سیسی ئەگرێ و ئایا لە 100 چەنە چڕیەکەی تایە، لە 100 چەند چڕێکی تایە بەبێ کوحول. ئێستا مەسەلەن لە ئەم دوانە سکاوڵێن بە چاو سەیریەکەی هەیەڵێ نە ئەمە زیاتر ئەگرێ بۆ بەم بە 1000 بۆ ئەمە بە 1000، بەڵام نازانێت کاتێکە ئەم شوشەیە لەمە زیاتر ئەگرێ. لەبەرەوە زۆر ئەساسە ئەو دووشتە بزانن، یەکەمیان چڕیەکەی بۆم لە 100 چەنە و قیاسەکەی چەند مڵ ئەگرێ، یعنی ئەمە زۆر گرنگە هەموو مشتریەک هەموو بڵێن کڕیارێک ئەمە بزانێ. ئەو عەترانەی کە زۆر سەرفە بن بەتایبەتی بڵێن ئەم جەوە کە گەرمە بە بلوشانێڵە، پلاتینیۆمە، میسکی عێراقیە، لاگۆستە، بۆ منە ڕۆیاڵ بلووە، بۆنی توحفەیە، خانمانیشمان هەیە و پیاوانیشمان هەیە. بۆنە بۆنمان هەیە بۆ وانش بەکاری کەبوونە جوویبیان هەیە یاخۆی حەساسیەتیان هەیە، چکە ئەڵێ بەقەت هەیە ئەڵێ بەخۆ هەموو دنیا حەزم لە بۆنە بەڵام ناتوانم بەکاری بێنەوە. بۆنمان هەیە شوێن بۆ شوێن ئەگۆڕێ، بۆ کەس ئەگۆڕێ، یعنی هەیە ئەڵێ بۆنێکی خۆشم بەرێ تۆشتا بۆن و هێلوانێ بەلای تۆ خۆش بێ، بەس ئەوە گرنگە بزانی ئایا کامە بە قیاسی ئەو کەسەیە ئەو شەخصەیە ئەوەی بیتێ، ئایا بۆ شوێنی بازار بەکاری هێنێ یاخود بۆنە بۆ مزگەوت بەکاری هێنێ یا بۆ میوانی بەکاری هێنێ یا بۆ کۆبوونەوە بەکاری هێنێ و تەمەنەکەش.